بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتۆم و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێ پرۆگرامێکی تایبەت بە ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. دوێنێ یەکی شەش کە 47مین ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبەت یادکردنەوەی ئەم ساڵ جیاواز بوو بەراورد بە ساڵانی ڕابردوو بۆ پێیکە ئەم ساڵ یادکردنەوەکە تێکەڵ بوو لەگەڵ ئەنجامدانی دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی لە دیدارێکی 4 ڕۆژەدا بینیەوە لەگەڵ ئەوەی کە ئامادەکاریەکی باش یاخود 6 مانگ ئامادەکاری کرا بۆ ئەنجامدانی ئەو دیدارە و چەندین کۆنفرانس لە سەرئاستی ناوچە جیاجیەکانی کوردستان و عێراقدا ئەنجامدرا. دواتر لە 28 پێنج یەکەم ڕۆژی دیدارەکە بەڕێوە چوو وە کۆتا ڕۆژیش کە چەند لیژنەیەک پێکێنرا بوو یان بڵێن 14 لیژنە پێکێنرا بوو لەسەر جەم لە سێکتەرە جیاوازەکان و کەسانی شارەزا و پسپۆر لە بوارەکاندا لە هەر یەک لە سێکتەرەکاندا سەرنج و پێشنیار و ڕەخنەکانی خۆیان پێشکەش کرد و دواتر 14 راپۆرت پێشکەش بە لیژنەی باڵاکرا و لە کۆتا ڕۆژە لیژنەی باڵا راپۆرتەکانی پێشکەش بە کاکوبات کرد کە سەرۆکی یان بڵێ سەرپەرشتیاری گشتی دیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. اینجا بۆ ئەمڕۆ لەسەر دوو بابەت گفتوگۆ دەکەین. هەردوو بابەتەکە لە لیژنەکانی دیداری یەکێتی دابوونیان هەبوو گرنگێکی باش و گرنگێکی زۆری پێدراوە. یەکێ لە بابەتەکان تایبەتە بە پرسی ژنان کە یەکێ لە لیژنەکان لیژنەی ژنان بوو. ئەمڕۆ باسەوە دەکەین کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی بە پرسی ژنان داوە و تا چەند گرنگی بە یەکسانی و دادپەروەری جێندەری داوە لە نێو حیزب و تەنانەت لە کای سیاسیدا بە شێوەیەکی گشتی. و لیژنەی ژنان ئەو سەرنج و پێشنیارانەی خۆیان کە پێشکەشیان کردو لە راپۆرتەکاندا ئاماژەی پێدرا و بەرز کراوەتەوە بۆ سەرەوە پێشنیارەکان چین بۆ ئەوەی کە پێگەی ژنان زیاتر بەهێز بکەن. ئەمە بابەتێک دەبێت دواتر بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین و میوانمان دەبێت. یەکێکتر لە بابەتەکان کە بە هەمان شێوان لە یەکێک لە لیژنەکاندا ئاماژەی پێدراوە یاخۆ گرنگی پێدراوە ئەویش پرسی ژینگەیە کە هەبەتە پرسی ژینگەش بابەتێکی گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەی کە هەر لە ڕابردوو گرنگێکی زۆری پێداوە لەگەڵ ئەوەشدا کە بابەتێکی جیهانی یاخود بڵێن پرسێکی جیهانیە بۆ پێی کە لە کۆبنەوەکانی گلاسکۆ و تەنانەت لە کۆڕبەندی ئابووری دافۆزیشدا بە هەمان شێوە باز لەم پرسەکرا و گرنگێکی زۆری پێدەدرێت باز لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەکانی بەرگە هەوا دەکرێت و باز لە کاریگەریەکانی دەکرێت لەسەر وڵاتان کە هەڵبەت کاریگەریەکانی لە وڵاتێکە بۆ وڵاتێکی تر و دەرکەوتنی کاریگەریەکان جیاوازی هەیە. وڵاتی عێراقێکێکە لەو 5 وڵاتەی کە بەپی توێژینەوەکان دەرکەوتووە زۆرترین کاریگەری لەسەر بە دەرکەوتووە و هەرێمی کوردستان کە دەڵێن عێراق هەڵبەت هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. وە پسپۆڕانی ژینگە باز لەوە دەکەن کە دەڵێ دەبێت گرنگێکی زۆر بەم بابەتە بدرێت و هەوڵەکان یان ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە بۆی کە بتوانن ئەم کاریگەریە لەسەر هەرێمی کوردستان لەسەر عێراق و بە تایبەت لەسەر هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. ئەمەش بەچی دەکرێت یەکێک لەو خاڵانی کە زۆر جەختی لەسەر دەکەنەوە دروستکردنی پشتێنی سەوزای و زیادکردنی ڕێژی سەوزاییە کە خۆشبەختانە و بە خۆشحاڵیەوە دوێنێ سەرۆک باوەڵ تاڵەبانی لە پەیامێکی پیرۆزبایی بە بۆنی یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئاماژەی بەوەدا کە وتی ئەرکی سەوزکردنی کوردستان لە ئەستۆ دەگرین و 1 ملیۆن نەمام دەچێنین لە ناوچە جیاجیەکانی کوردستاندا. ئەمە بابەتی تەوەری یەکەم یاخود بابەتی یەکەممان دەبێت کە دواتر لەگەڵ میوانەکەماندا کە ئەندامی لیژنەی تەندروستی و ژینگە بووە لە دیداری یەکێتی گفتوگۆی لەسەر دەکەین. لە 7 ساڵەوە پێش کەس باسی ژینگەی نەئەکرد. کەس تووشی کێشەی خۆڵباران ڕنگ بن نەبوو. بەڵام ئەمڕۆ هەندێک کێشە بەرۆکی جیهان و بەرۆکی هەرێمی کوردستان گرتووە کە ئێمە ئەبێ سیاسەتمان هەبێت.
ژینگە بابەتێکی یەکجار گرینگە بۆ ژیانی ئێمە و نەوەکانی داهاتوش پاراستنی ژینگە ئەرچی تاکە کەسیە دەبێ هەر کەسە و لە خۆیەوە دەست پێ بکات و پارێزگاری لێ بکات ئەگەر وامان کرد دەبینە خاوەن ژینگەیەکی زۆر باش و تەندروست. دیار شێخەریب کە بەڕێزیان ئەندامی لیژنەی تەندروستی و ژینگە و کۆمەڵایەتین لە دیداری یەکێتی و بەڕێوەبەری ژینگەی سلێمانی لە هەمان کاتە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت تایبەت بە پرسی ژینگە تایبەت بە پێشنیار و سەرنج و ڕەخنەکانیان تایبەت بە پرسی ژینگە لە دیدارەکەدا چی باس کراوە و لەگەڵەوەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی بە پرسی ژینگە داوا بە شێوەیەکی گشتی. کاک دیار بەیانی باش و بەخێراتی. ئەم کاتە ئێوە بینەرانی خۆشەویستیش باش. زۆر سپاس. کاک دیار ڕاستە یەکێک لە لیژنەکانی دیداری یەکێتی تایبەت بوو بە تەندروستی و ژینگە، بەڵام مێژووی گرنگیدانێکێتی نیشتیمانی کوردستان بە ژینگە و بە پرسی ژینگە بۆ کەی ئەگەڕێتەوە؟ بەڵێ سەرەتا ئەمەوێ پیرۆزبای خۆم ئاراستەی سەرجەم کوردستانیانی خۆشەویست و هەموو کوردێکی خاوەن هەڵوێستەکەم سەبارە بە دامەزراندنی حیزبی شەهیدان و حیزبی نوێخواست یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ لە ڕاستیدا ئەگەر باسی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت لە ژینگە پارێزیدا یان لە دۆستبوون بۆ ژینگەدا بەڕاستی ئەمە نەپیا هەڵدانە نە هەڵکێشانی ئەو حیزبەیە کە خۆم کادرێک یان ئەندامێکی ئەو حیزبم. بەڕاستی ئەتوانم بڵێم لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراقیش ئەتوانم بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان بە مێژووی جوانەی کە لە پاراستنی ژینگەیە هەیبووە هەمیشە سەرمەشق بووە. ئەگەر سیر بکەیت تاکە حیزبە لە کۆنگرە سەرەتاییەکانیدا لە سەرەتای دامەزرانی تا گرنگیدا و بە نەبڕینەوەی داری تەڕ و نەکوشتنی ئەو ئاژەڵانی کە مەترسیان لەسەرە وەکو هەڵە و هەتا دوایی لە هەمان کاتیشدا دوای ڕاپەڕین ئەگەر چاولێ بکەیت یەکەم با بڵێن ڕێکخراوی ژینگە دۆستی وە سەربەخۆ بێلایەن واتە لەوە ڕێکخراومان زۆر بێت پاشکۆ بێت، بەڵام یەکەم ڕێکخراوی سەربەخۆ ژینگەیی لە بواری ژینگەدا کۆمەڵی کوردستانێکی سەوز بووە لەسەر ئاستی عێراق لەژێر سەرپەرشی جەنابی سەرۆک مام جەلال بەڕەحمەت دامەزراوە. ئەگەر دووبارە سیر بکەین یەکەم هەڵمەتی هۆشیاری ژینگەی سەوزکردن نێوان قەڵاچوالان سلێمانی بووە. ئەمە لەوە چێ سەوزکردنی ترمان هەبوو بێ، بەڵام بە ئامانجی هۆشیاری ژینگەیی نەبووە. ئەگەر سیر بکەی یەکەم یاسا لەسەر ئاسی هەرێمی کوردستان بڕیاری سەوت چلوویەکی تایبەتە بە پاراستنی دارستانەکان کە هەر جەنابی سەرۆک مام جەلال بەڕەحمەت بێدەری کردووە لە ساڵی 2000 لە مانگی 11 لە 11 کە هەر ئەو ڕۆژەش هەبووەتە ڕۆژ ناسێنراوە بە ڕۆژی ژینگەی سلێمانی. لە هەمان کاتە ئەگەر سیر بکەیت لە مێژووی هیچ حیزبایەتیەکە ینی لە مێژووی حیزبایەتی نەک هەرێمی کوردستان عێراقیشان نەبووە مەسەلەن سەرکردەیەک دوو ئەندامی سەرکردایەتی حیزبەکەی بانگ بکات و بڵێ ئەگەر زۆر بە سەراحەتیان بڵێ ئەگەر ئەم جارە ڕاو بکەن دەرتانەکەم یان ئەندام نابن. ئەمانە وای کردو ئەنج ئەگەر سیر بکەیت چەندین جار هەڵمەتی گەورەی نەمام ناشن کە هەر سەرکردەکانی یەکێتی تەبعەن ئەمە بە چاو لێبوون لەو ڕێبازی کە جەنابی سەرۆک مام جەلال بە سیاسەتی حەکیمانەی خۆی دایڕشتووە و ئێستاش ئەگەر دیقەت بدەیت جەنابی کاقوبات هەم زۆر مصرە لەسەر بابەتی ژینگە و پێشتریش هەروە بۆ بڕەم بێمە خەڵک تازە گوێ لەم بابەتە بوو بێ کە جەنابیان ئاماژە بە پاراستنی ژینگەدان، بەڵام هەمیشە لە فەرمانگەی ژینگەی سلێمانی من گوێم لێ بووە پاڵپشتی بێپایانی ئەو بووە کە توانیمانە ڕوبەڕووی ئەو کەسولایەنانە بین کە هەمیشە ژینگە ئەشێوێنن یان بێگوێدانە ژینگە هەوڵی خۆ دەوڵەمەندکردن ئەدەنیان دامەزراندنی پرۆژە و کارگە جۆرا و جۆرەکانەدەن. سەرۆک باڵ تاڵب ئەنیش بە هەمان شێوە ئەم سەلماندی کە ئەمە نوێبوونەوەی بەڕاستی لەگەڵ هەموو ئەمانی کە باست کرد لەسەر پەیامەکەی دوێنەی سەرۆک پاڤڵ تاڵبانی کە ئاماژەی بەوەدا کەوتی ئەرکی سەوزکردنی کوردستان لە ئەستۆ دەگرینی 1 ملیۆن نەما لە ناوچە جیاجیەکانی کوردستاندا دەچێنین.
ئەم پەیامە چۆن دەبینی بە تایبەت بۆ ئەم بارودۆخی ئێستا کە لە پێشێکەکەش ئاماژەم پێدا کە کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوها لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە دیاریکراوە گەر باسێکی کاریگەریەکەی زۆر بە دەرکەوتووە هەمووانەوە دەزانن کە ئەم ساڵێکی جیاواز بۆ بەراورد بە ساڵانی ڕابردوو چ لە ڕووی بەفربارینەوە لە ڕووی نزمبوونی پلەکانی گەرما لە ڕووی لافاوە لە ڕووی خۆڵبارینەوە لە ڕاستیە بۆ ئێمە ژینگە دۆزیان ئەوانەی کە لە بواری ژینگەدا ئیشەکەین ئەمە خۆشحاڵێکی بەرچاوە لەبەر ئەوەی ئێمە هەمیشە پێشنیارمانە کرد کاری لەسەر ناکرا هەمیشە هەوڵمانەدا ئیش لەسەر ژینگە بکەین بەڵام ئەمە وەڵامێکیش بوو بۆ ئەوانەی کە ئایان و دیداریەکێتی دەرەنجامی نابێت بەڕاستی بۆ ژینگە دۆستان کە ئەتوانم بڵێم یەکەم پرۆژە کە چووە بواری جێبەجێکردنەوە ئەم هەڵمەتی نەمام ناشتنە بوو کە میلیۆنێک نەمام خزمەتێکی زۆر بەرچاو بە ژینگە ئەکات لە شەشەمی ڕاستپاردەکانی ئێمە بوو وەکو ژینگەی وەکو لیژنەی تەندروستی و ژینگە و کۆمەڵایەتی کە هەرزوو چوە بواری جێبەجێکردنەوە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە لە ڕاستیش نوێبینینی جەنابی سەرۆک باوڵ تاڵەبانیە لە هەمان کاتێشدا دەرخەری نوێبوونەوەیەکی نیشتمانی کوردستانە و دەرەنجامەکانی زوو دەرکەوتنی دەرەنجامەکانی دیداریەکێتیش ڕاستپاردەی شەشەمتان ئاماژەت پێدا ئەو داواکاریە بوو ڕاستپاردەکانی ترتانچی بوو یا پێشنیار و داواکاریەکان و سەرنج و تێبینیەکانی ئێوە چی بوو لەسەر پرسی ژینگە لە دیدارەکە لە ڕاستیدا ئێمە کۆمەڵی ڕاستپاردەمان خسۆتە ڕوو کە لە 12 خاڵا خۆی دەبینێتەوە ئەمانە هەمویان خزمەتکردنە بە سێکتەرە جیاوازەکانی ژینگە وەکو ئاو و خاک و هەوا و ڕووبەری سەوزایی و بایۆدایڤەرسیتی کە هەریەکان لە یاساوە خۆی ئەبینێتەوە تا ئەنجامدانی پرۆژە و کۆمەڵی ڕێکار بۆ پاراستنی ئەو سێکتەرانەی کە ئاماژەم پێکرد ئەگەر ئەم پرۆژەی ناشتنی 1 ملیۆن نەمامە بەڕاستی بە شێوەیەکی زانستی کاری لەسەر کرێ خزمەتی زۆر بەرچاو بە ژینگە ئەکات بووە خزمەتیش بە تەواوی سێکتەرەکانی تری ئاو و خاک و هەوا و هەتا وەکوەوەی کەوترێ ئێستا کاریگەریەکانی پیسبوونی ژینگە یان تێکچوونی ڕەوشی ژینگە وەکو خۆڵبارینەوەوانە کاریگەری لەسەر ئەوانش ئەبێت بەو هیواین هەمومان بتوانین دەستێکی باشمان هەبێ ئەو بمە بەڕێزیان دڵنیام کە بڕیارەکەی خۆیان جێبەجێەکەن بەڵام ئێمەش وەک لایەنە پەیوەندیدارەکانیان وەک ئەو کادرانی کە لە بواری ژینگەدا ئیش دەکەین تەمەناکەم دەستێکی خێرمانتیایی هەبێت بۆ ئەوی بتوانین ئەو ملیۆنە نەمامی کە ئەنێژرێت ڕێژەیەکی زۆری با بڵین سەرکەوتوو بێ تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بێ و زانستی بێ و لەو جۆرە نەمامانە بێ کە زیاترین خزمەت بە هەرێمی کوردستان لەگەڵ کەشوهۆی ئێمە بێگومان لە گونجاوی هەڵبژاردننی یانی لە هەڵبژاردننی نەمامی یەکی لە شەرتەکانی ئەوەی ئەبێ بگونجێ لەگەڵ ئاو هەوای ئەو شوێنە یان بە جۆرێک هەڵبژێریت کە باسی لایەنی زانستیەکەم بۆ نمونە نابێت لە شوێنێکی وشکە نەمامێک هەڵبژێری کە زۆری ئاوی بوێت یان نەمامێک هەڵبژێری کە کەمترین ڕێژەی ئۆکسسیژینە کاتە هەواوە یان توانای خاوێنکردنەوەی خاک لە ڕێی ڕێگەکانەوە یان پرۆسەیەکە پێڵەن فایتۆ ڕیمیدیشن واتە پاکردنەوە بە لە ڕێگەی ڕووەکەوە ئەمانە ئەبێ لە بەرچاو بگیرێ یان بۆ نمونە تۆ لە شوێنێکە کە ڕەشەبا زۆری گرێ بن ڕۆیکێ بنێژیت نەمامێک بنێژی کە بەرگێ ڕەشەبا ئەگرێت لە هەمان کاتدا تۆ بێ لە کاتی ناشتنی لە کاتی نەمام ناشتنە بیر لە ئیدارەدانە کەی بکەیتەوە و بیر لەوە بکەیتەوە تا چەندێک مەسەلەن شێ ئەبە خشێ بە شار ینی کۆمەڵی خاڵ هەیە درەختانی کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە چێنراون تا چەند لەگەڵ کەشوهۆیە گونجاوەکە ئێمە باسیکەین و بەتایبەت سلێمانی کە بۆ ناسراوە کە ڕەشەبای زۆرە زۆرێک لەو درەختانە بەڕاستی ئەتوانم بڵم گونجاوە لەگەڵ هەرێمی لەگەڵ ناوچەی سلێمانی و هەرێمی کوردستانیشا بەڵام بۆیە تەرکیز لەسەر سلێمانیەکەم خۆم بەڕێوەبەری ژینگەی سلێمانی تەنها گونجاون لەگەڵیانە بەڵام جاری وا هەبووە شێوازی هەڵبژاردننی شوێنەکە هەڵە بۆ ڕووەکە بۆ نمونە تۆی دارێکی یۆکالیپتۆسە نێژی لە نیشتی دیوارەکە سومکەکەی ئەوەنە گەورە بێت یان
باڵاکەوەنە بەرزە بێت کە لەوە چێ کێشە بۆ کارەبا دروست بکایان بێتە هۆی کاریگەری لەسەر شۆستە و دیواری ماڵان یان دیواری ئەو دامەزراوانێک کە لێوەی نزیکە یان بۆ نمونە لە شوێنێکی زۆر ڕەشەباویە دارێکی سەباح بە حەنێشیت دوای چەند ساڵێک وشکە بێت یان تۆ لە جەزرەیەکە لە نێوانە جادەیەکە کە ئەزانی ژێر ئەم نێوانە جادە کوتراوەتەوە نابێک دارێک بنێژیت کە بەرگەی نەگرێەوە هەندێک جار لە هەندێک شوێنە بۆ نمونە سنەوبەر ئەنێژی کە ئەم شوێنە معڕەزە بۆی زوو ئاگری تیا بکەوێتەوە ئەبێ لە بەرچاوی گیرشان. تا ئێستا هیچ ڕووپێویە کراوە بۆ ژینگەی کوردستان لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی درەختەکانیەوە لە ڕووی تەنانەت بوونی باڵندە و ئاژەڵی کێوی لە هەرێمی کوردستاندا کە یان چەندیان مەترسی لەسرە چەندیان باش و گونجاون کێشیان نییە هیچ ڕووپێویە کراوە لە ڕاستیە لەسەر ڕووبەری سەوزایی پێما بە ساڵی 2014 وەزارەتی کچوکاڵ ڕووپێوەیەکی کردو بە ڕووبەری سەوزایی کە ئەڵە لە نێوان 12 بۆ 14 لە سەتی هەرێمی کوردستان ڕووبەری سەوزاییە تەوانەوان زیاتر پشتیان بەچی بەستوە بە ناوچە دارستانیەکانیان ناوچە شاخاویەکان بەستووە و بەپێی ئامارەکانی وەزارەتی بڵێن سەرۆکایەتی شارەوانی بەڕێوەبەراتی باخشەکان ئەڵێ ناو سنتەری شاری سلێمانی 90% پێم وابێ ناو سنتەری شاری سلێمانی بە پێ و ئامارە بڵێ بەڵام یەکشت هەیە کاڵی ئاسی ستانداردی ژیانی ئێمە نابێ با بڵێن خۆمان خەڵەتێنین کە بڵین ئەیتر کە گەشتینە 15 لە سەدی تر نابێ ساوزکردن هەبێ یان گوێ ساوزکردن بدەین بگرە ئێمەی ئەوانەی کە لە بواری ژینگەدە ئیشەکەینیان ئەوانەی دۆستی ژینگەین ئەگەر ڕێژەکەش بگاتە 50 لە سەد ئێمە هێشتا هەرڵێن تەمەناکەین زیاتر بێت چونکە گرنگی بەرچاوی هەیە ڕووبەری سەوزایی لە ناو شارەکان بەڵێ ئەگەر سەیری بکەیت لە چەند ساڵی ڕابردووە بەریتانیا ئاماژەی بەوە کرد کە لە شاری لەندەنە 1 ملیۆن نەما منێژن بە ئامانجی ئەوەی سەرفکردنی هەر دۆلارێک لە ناشتنی نەمامە 7 دلار بۆ داهاتی حکوومەتە گەڕێتەوە بۆ نمونە بۆ ئەمە لە چ ڕوانگەیەک و سەیران کردو ئەگەر دارێک بنێژی تۆ ئەمدارە ئەبێتە هۆی شێدارکردنی هەوە دابەزاندنی پلەی گەرمە کەمکردنەوەی با بڵێن ڕێژەی گەرمبوون بەهۆی ڕووی کۆنکرێتیەوە لە هەمان کادا کەمکردنەوەی ژاوەژاو پیسبوونی ژینگە ڕووبەڕووبوونەوەی با بڵێن گەرم داهاتنی زەوی بەڵێ لەگەڵ ئەوەیش ڕێژەیەکی زۆر بەرچاو لە ئەمانە واکەن چی بێت ئەمانە واکەن هەم مرۆڤەکان لە ڕووی جگەلەوەش کاریگەری لەسەر ڕەخساندنی لانەیەک بۆ باڵندە و ئاژەڵی خێوی ئەبێت هەم لە ناو شارەکان و هەم لە دەرەوەی شارەکانیش لەبەر چی لەبەر ئەوەی مەسەلەن ئەمانی کە ئاماژەم پێیان گرنگیانەی نەمام ئەبێتە هۆی ئەوەی خەڵک لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی دەرونیەوە ئارامتر بێت ئەبێتە هۆی ئەوەی خەڵک کەمتر کارەبا بەکار ببات ئەبێتە هۆی ئەوەی کە شۆستەکانمان وە جادەکانمان بەهۆی گەرم داهاتنی یانەوە بەهۆی گەرم بوونەوە لە هاویندا درەنگتر تێک بچن ینی کۆمەڵی خاڵێک کە ئاماژەی پێکراوە ئێستا وڵاتان بەرەو ئەوە چونکە گرنگی بە ڕووبەری سەوزایم بە خۆشحاڵیشەوە ئەتوانم بڵێم لەم سنوورە بە ڕێژێکی بەرچاو گرنگی پێدراوە ئەو هەڵمەتەی سەرۆک باوڵیش گرنگیەکی بەرچاوی ئەبێ لە ئایندەی هەرێمی کوردستانە بۆ ژینگە. ئینشاڵە ئێمەش چاوەڕێی ئەو ئەنجامین کاک دیار ئاماژەت بە وڵاتانی دەرەوە کرد بەڵام لە وڵاتی عێراق و لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئاستی هۆشیاری تاکی کۆمەلگای کوردی چۆنە لە بەرامبەر ژینگەدا تا چەند لە ماڵەکانی خۆیانەوە هەوڵیان داوە کە گرنگی بە سەوزایی بدەن لە ڕاستیە من ئەتوانم بڵێمانی خۆشببختانە لە چاو ئەو ماوە کورتی کە هەمان بە بۆ نمونە گەر سێری بکە یەکەم یاسای ژینگە لە ساڵی 2010 دامەزراوە لە 2010 تا ئێستا کاتە 14 ساڵ لە ماوەی 14 ساڵە هۆشیاریمان خۆشببختانە بە جۆرێ بووە کە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر باشە ئەگەر سێر بکەی وڵاتانی تر بۆیە ئەڵم زۆر باشە لە ماوەی 14 ساڵ ئەگەر سێر بکەی لە ساڵی 72 لە ستۆکۆڵم کۆنفرانسی نێودەوڵەتی لەسەر ژینگە ئەبەسرێت قەراراتی نێودەوڵەتی لەسەر ئەدرێانی بەڵام لە عێراق و لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئەم پرسە دواکەوتووە
لە 2010 وەکوتم یەکەم یاسای بۆ دەرچوە بۆیە ئەو بە بەراورد بەو ماوەکەمەی کە یەکەم یاسای ژینگەی تیا بووە هۆشیاریەکەمان هۆشیارێکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر زۆر باشە بەڵام کێشەیەکمان هەیە کێشەی گوێپێنەدانمان زاڵە بەسەرە و هۆشیارەدا ئەگەرنا هەمومان نەزانین کاتێک کە مەسەلەن درەختەیە بڕینەوە ئەمە کاریگەری بەرچاوی ئەبێ لەسەر ژینگە کاتێک کە ئەبینە هۆی شکانەوەی لە قوپۆپی دارێک چ زیانێ بە ژینگە گەێنین کاتێک کە پوش و پاوانی تەنیشتی ماڵەکەی خۆمانیان کەلاوەکەی تەنیشتی خۆمان ئەسووتێنین چ زیانێک بە ژینگە گاو چۆنە بینە هۆی پیسکردنی ژینگەی ئەو دەوروبەرەی کە هەیە وەکوتم لەو ڕوانگەیەوە لە ڕوانگەی هۆشیاریەوە ئاگادارین کە خۆمانە بینە هۆی پیسکردنی ژینگە بەڵام گوێپێنەدان زۆر جار زاڵە بەسەر ڕفتارەکانمانە لە زۆربەی وڵاتاندا ڕسایکلین بۆ ئاو دەگرێت و بەکار دەهێنرێتەوانێ بە تایبەت لە کەرتی کوشت و کاڵا بەکارهێنرێتەوە جارێکی تر و لە خەسلەکانی شایتە خەستی سیارە و یاخود هەر بابەتێک تر بێت کە بەکارهێنرێتەوە بابەتی ڕسایکلین تا چەند بۆتە پێشنیاری یان بۆتە یەکێکە لە سەرنجەکانی ئێوە لە لیژنەکەدا کارتان لەسەر کرد بێت ئەفۆ ئەگەر بڵێن ڕیسایکلین با فراوانتریکەین نەک ڕیسایکلین با بڵێن ئیدارەدانی ژینگەی ئیدارەدانێکی ژینگەی چێ بینێتەوە خۆی بینێتەوە لە کۆمەڵە ڕێکار بۆ ئیدارەدانی ئەو کاریگەریانەی مرۆڤ هەیەی لەسەر ژینگە بۆ نمونە ئێمە ڕۆژانە یەکێ لە کێشەکانمان ئێستا لەسەر ئاسی عراق ئەو کێشەیەمان هەیە ئاوەڕۆکانمانەکەینە سەرچاوە ئاویەکانەوە یان بەبێ چارەسەرکردنێکینە یەکێک لە سێکتەرەکانی ژینگەوە بۆ نمونە یەکێک لە خاڵەکانمان کە پێشتر ئیشی لەسەر کراوە لە پێشنیارەکانمانما بۆ دیداریەکێتی ئەوە بووە کە لەبری ساوزکردن شوێنێک مەسەلەن پرۆژەیە کارگەیەک تا دوایی چالاکیەک شوێنی نییە بۆ ساوزکردن پرۆژی لەبری ساوزکردنە پێشنیاری بۆ کە ڕووبەرێک ساوز بکە لە دەروی پرۆژەکەی خۆی بە مەرجێک ئیدارە و خزمەتکردنی لە ئەستۆ بگرێت خاڵی دووهەمی لەبری ئیدارەدانی ژینگەیمان پێشنیار کردو هەر بۆ کۆمەڵێکی زۆر پرۆژەمان هەیە ئەگەر لە لای خۆیان ئەم پرۆژانە مەسەلەن وەحدەیەکی چارەسەری ئاوەڕۆ بۆ پرۆژەکەی خۆی دابمەزرێن لەوەیە کولفەیەکی زۆری لەسەر بکەوێ و لە کاتی دیزاینکردنی سایت پلانەکەشە لەوەی لە بەرچاو نەگیرابێ بەڵام ئەگەر بێت و ئێمە 12 دەرچەی هەیە سلێمانی یان قەزاکان بۆ نمونە دەرچەیەک یان دوو دەرچیان هەیە کە ئاوەڕۆکانیان نەچێتە سەرچاو ئاویەکانەوە یان ڕاستە خۆچێتە سەرخاک لەم دەرچانە ئەگەر بین چەند محەڵەیەکی چارەسەری ئاوەڕۆ چەند وێزگەیەکی چارەسەری ئاوەڕۆ دابنین ئەو کاتە بۆ بەشداری بەو بە خاوەن پرۆژەکان بکەین لەو ینی بەپی ڕێژەی دەردراوی ئاوەڕۆی هەر پرۆژەیەک بەشدار بێت لەم دامەزراندی ئەمە حەتاوە لە سیانەکردن لە ئیدارەدان و خزمەتکردنیدا بەشدار بێت هەم کولفە لەسەر خاوەن پرۆژەکە گەڕێتەوە هەم خزمەتی گەورەتر بە شارەکانەکەین کە ئەگەر ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڕاستی ئێمە یەکێ لەو بابەتانەی نەجاتمانە بێت لێی ئاوەڕۆی شارەکانەکە چێت سەرچاو ئاویەکان و دواتریش ئەو پاشە ڕۆڕەقانەیە کە کارگەکان بەرهەمیهێنن دڵنیام زۆرێک لە پرۆژەکان خوازیارن ئێمە بتوانین وەحدەیەکی ڕیسایکلین یان وەحدەیەکی چارەسەری پاشەڕۆی ڕقدا بمەزرێنین کە لەسەر ئاسی قەزا هەم لەسەر ئاسی قەزاکان و هەم لەسەر ئاسی سلەیمانی بتوانێت چارەسەری پاش خاشاکی ڕقی هەم شارەوانەکان هەم ئەو پرۆژانی کە هەیە لە ناو شارەکانە دەستەکان خۆش بێ کاک دیار زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ دیار شێخەریب کە بەڕێزیان ئەندامی لیژنەی تەندروستی ژینگە و کۆمەڵاتی بوون لە دیداری یەکێتی و لە هەمان کاتا بەڕێوەبەری ژینگەی سلێمانی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەشەی پرۆگرام بەڵێ عەزیزان ئەچینە لای بابەتێک کە هەندێک زانیاری تایبەت بە سەرۆک مام جەلالە با بەیەک کۆبینەری بینەوە گەڕێنەوەلاتە أول سحرا سحر سدايا مني غريب ماري وزي وريجم سەرۆک مام جەلال حەزی لە دەنگی کێ بووە بۆ خۆی گۆرانی وتووە شعری کێ بەلاوە پەسەندووە ومن ببيغ ببرين خوين غريزم قلي برادرنا ومن ارسندي دكم کاتێک کوڕەکانی ژنیان هێناوە پرسیان پێ کردووە لە کتێبی دیداری تەمەندا سەرۆک مام جەلال هەندێک باسی لە ژیانی تایبەتی خۆی کردووە و دەڵێت
لە سەردەمانی خوێندکاریدا سرودم گوتووە ئەو کاتانەشی لە ناوزەنگ بووم لە بۆنەکاندا گۆرانیان پێدەگوتین بەڵام دەنگم خۆش نییە دەڵێت لە ناو هونەرمەندە کوردەکاندا حەزم لە دەنگی سێوە مریەم خان حەسەن زیرەک عەلی ئەزغەر کوردستانی تایر تۆفیق و حەیران و چەند دەنگێکی خۆشی تریش هەیە دەربارەی هونەرمەندە عەرەبەکانیش دەڵێت حەزم لە دەنگی کەلسوم عەبدولوەهاب فەیروز و سەباحە مرسوم طريق النحل أنا ومتكي یەکەم سکرتێری گشتیەکێتی بە گەنجێتی زۆر حەزی لە هەڵپەرکێ بووە زۆرم لێ دەزانی لە میرەجانی وارشۆ زۆر هەڵپەڕین بەڵام پاش ئەوە لێ چوومەتەوە ئێستا هەڵپەرکێ نازانم لە شعریشدا زیاتر لە ئەنگلی کلاسیک بووە شعرەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد پیرەمێرد و فایق بێکەسم زۆر پێخۆشن لە شعری نوێژدا شعرەکانی شێرکۆبێکەسم پێخۆشە من هەرچیەکەکەم ناتوانم بە وشەی ڕقا هەڵگەڕێم بیکەم بە قەڵایەک بۆ خۆم هەرچیەکەکەم ناتوانم بە وشەی ڕقا هەڵگەڕێم بیکەم بە قەڵایەک بۆ خۆم هەرچیەکەکەم ناتوانم لە پاڵ وشەی تۆڵەدا من سەنگەرێک لێدەم و بیکەم بەپەنایەک بۆ تووڕێی و دڵڕەقی خۆم يا شفائي ويا ظنا حبذا أنت من منى بأبي أنت لا أبي لەناو عەرەبیشدا شعرەکانی جەواهیریم پێخۆشە لە دوای ئەو کازم سەماوی ومخيف إذا دنا أختشي فقده هناك وهجرانه هنا سلاما ومنذ العصور الخوالي مذ اخضر حقل بسمر الغلال ومذ حكمت سادة في الموالي تنسمت الأرض ريح النضال زهت بالشريد رؤوس الجبال وتاه الثرى بالدماء الغوالي ودقت مسامير خجل عطاشا بكف المسيح فطارت رشاشا بقايا دم للعصور التوالي تخضب بالمجد هام الرجال أول سحرا مام هەوڵی شعر نووسینیشی داوە دووسێ بەیتم نووسی ئیتر وازم لێ هێنا بۆم نەهات ومن أوسارك يا زيد من وايا سەرۆک مامجەلال ڕەنگی سووری لا جوان بووە و وەرزی بەهاری لا خۆش بووە دەڵێت پاڤڵ و قوبات لە ژنهێناندا پرسە خەسوانەیان پێکردم پاڤڵ ڕۆژێک هات وتی کاکە با بچینە ژوورێک ئیشی تایبەتم پێتە منیش وتم ژوورەی بۆ چییە وەرە دانیشە وتی ئاخر ئیشی تایبەتە وتم بۆ ڕۆڵە بە تەمای انقیلابی وتی نەخێر وتم ئەی ئیشی تایبەتی چی وتی ئەمەوێت ژن بهێنم وتم پیرۆزت بێت وتی ئەوەی دەیهێنم کووردە وتم باشتر وتی لاڤەیە وەڵامم دایەوە کەیفی خۆتە تۆ خۆت بۆ خۆت ژن دەهێنیت بەڵام دەزانی کچی مەلا بەختیارە و پێم خۆشە ناگەنە زاری تفری
قوبادیش لە مێژە حەزی لە کچێک کردبوو ئەویش هەر ئەوەندە پرسی پێکردم وتی کاکە بیهێنم وتم ڕۆڵە کەیفی خۆتە ئەوە شتێکە بەندە بە ژیانی تایبەتی خۆتەوە من لاریم نییە ئەگەر خۆت پێت باشە پیرۆزت بێت ڕێبین یارەحمەد گەلی کوردستان درود بۆ ڕۆحی پاکی سەرۆک و ڕابەرمان سەرۆک مام جەلال. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی بە پرسی ژنان داوە و تا چەند گرنگی بە یەکسانی و دادپەروەری جێندەری داوە لە کوردستان و لە کای سیاسیدا. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت کە ئەمە گفتوگۆی لەسەر دەکەین کە یەکێک لە لیژنەکان لە دیدار یەکێتیدا تایبەت بوو بە لیژنەی ژنان بزانین کار و پێشنیار و پلان و پرۆگرامەکانی ئەوان لەو دیدارەدا چی بووە بۆ دیدارەکە بۆ ئەوەی کە کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە پێگەی ژنان لە کای سیاسی چ لەسەر ئاستی حیزبی لەسەر ئاستی حکوومەت بەرەو پێشەوە بچێت و کاری لەسەر بکرێت. گفتوگوی بابەتە دەکەین لەگەڵ بەدریە عەبدولکەریم کە بەڕێزیان ئەندامی مەکتەبن لە مەکتەبی ڕێخستن. بەدریە خان بانیت باش و سڵاوت لێبێ و بەخێراتی. ئەم کاتی بەڕێستان و بنەرانی شاشەکەی گەلی کوردستانیش باش سەرەتا بەبوونی 47 هەمین ساڵی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانماندا ئەنەوێنین درود بۆ گیانی سەرکردەی لە دڵا زیندومان هەواڵی بەڕێز مام جەلال کە هەمومان خوێندکار و تەواوکەری ڕێبازەکەی جەنابین و لێرەوە پیرۆزبایی لە ژنانی ماندوونە ناز ژنانی تێکۆشەر ژنانی خاوەن شەهید کە ئەتوانم بڵێم شانازیەکی گەورەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆرترین شەهیدمان هەیە زۆرترین قوربانی دایکانی جەرگسو تاومان هەیە خوشکانی کەس و کار شەهیدمان هەیە ژنانی شەهیدمان هەیە مناڵی بێنازی شەهیدمان هەیە پیرۆزبای گەرمیان لێ ئەەکەین و بەڵێن ئەدەین کە دێژە پێدەری ڕێبازەکەی شەهیدان و هەواڵی بەڕێزمان جەلالین. پێم خۆشە سەرەتا باسێک لە ڕۆڵی ژنان بکەین بە شێوەیەکی گشتی لە نێوەیەکی نیشتیمانی کوردستاندا بەسێ قۆناغی پێش ڕاپەڕین و سەردەمی شاخ قۆناغی ڕاپەڕین و قۆناغی دوای ڕاپەڕین. هەڵبەت کە باز لە پێش ڕاپەڕین و سەردەمی شاخ دەکەین بۆ پێی کە کارکردنی یاخود کاری حیزبی بۆ ژنان بۆ ئەو سەردەما کارێکی قورس بووە. ڕۆڵی ژنان چی بوو بۆ ئەو کاتە؟ بەڵێ ئەگەر ئێمە سەرەتا بگەڕێنەوە بۆ دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان دارەیەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمێکا دروست بوو کە ناومێدی باڵی بەسەرگەلەکەمانە کێشا بوو شتێک نەمابوو بە ناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی یا بزوتنەوەیکی چەکداری یەکێتی هەڵقوڵاوی هەلومەرج و سەردەمەکەی خۆی بووە دیارە لەو سەردەمەشە ژنان چ بە پشتیوانیکردنی هاوسەر و کوڕ و کەسوکاریان بۆ هاندانیان بۆ خەباتی نهێنی چ بۆ خەباتی ڕزگاری خوازی بۆ خەباتی چەکداری کە تەواوکەر و هەموو کات پشتیوان بوون لەگەڵ برا و هاوسەر و کوڕەکانیانە لە هەمان کاتا لە ڕیزەکانی ڕێخستنیشە ژنان ڕۆڵ و کاریگەریان هەبووە و لە خەباتی پێشمەرگایەتیە کەم نەبوون ئەو ژنانەی لە شاخ بەشداریان کردووە ڕاستە ڕەنگە بەشداریەکەیان وەکو بەشداریەکی چەکداری نەبووە بەڵام هەموو کات ئەوان پشتیوان بوون ئێمە ئەگەر بە نمونە بهێنینەوانێ دیارەکە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بۆوانێ خۆی لە لادەکانەوە دروست بووە ئەوەی کە زیاتر لەو کاتەیە ئەرک و دروستبوونی شۆڕش دروستبوونی پێشمەرگە و مەسەلەن نان پێدانیان پشتیوانیکردنیان شاردنەوەیان لە شوێنە حەساس و گرنگەکانە بەڕاستی زۆرتر بە ژنان ئەکرا یعنی ژنان ڕۆڵ و کاریگەری هەبووە چ لە
هاندان چ لە بەشداریکردن لە شۆڕشا و ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردووی زیندانەکانی سەردەمی ڕژێم کەم نەبوون ئەو ژنانەی کە لە چواردیواری زیندانەکانە بەهۆی کەسوکاریان ئەگیران بەهۆی خۆیان بەشداریان کە لە ناو ڕێخستنەکانە هەبوو کەم نەبوون ئەو مناڵانی لە چواردیواری زیندانەکانە لەدایک بوون کە مناڵ و ڕۆڵە و کەسوکاری پێشمەرگە بوون. خاتو بەدریا ڕۆڵی ژنان یا ڕۆڵی ژن لە بەدۆکۆمەتکردنی داستانەکان و مێژوویەتی نیشتیمانی کوردستاندا چۆن بوو چۆن هەڵدەسەنگێنی بە تایبەت خاتو هێرۆ کە بەشێکی زۆری مێژوو داستانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی تۆمار کردو. بەڵێ ئێمە ئەگەر بگەڕێنەوانێ بۆ بەشداریکردنی ژنانی کە لەو ژنە سەرکردانی کە بەڕاستی جێی ژانازیە ئێستا کە باسی ئەرشیفی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ ئەگەڕێنەوە بۆ کامێراکە و بۆ ئەرشیفەکەی خاتو هێرۆ کە بەڕاستی ئەوە سەروەتێکی نیشتیمانیە کە ئێمە بەڕاستی ئێمە هەموو کات کە لە ئێستای ئاژین ئەبێ ڕابردوشمان لەبیر بێ شانازی بۆ مێژووە ئەکەین شانازی بە و ژنە قارەمانە ئەکەین کە من بۆ خۆمێکێ بووم لەو ژنانی لە سەردەمی شاخ لە یاخسەمەر ئەوانە بووم کە هێرۆخان هەموو کات یعنی چەند جار بینیومە لە دوورەوە بەجلێکی پێشمەرگانە بەشداری کردو ینی قەت وەک ژنێک دەرنەکەوتەوەکو ژنێکی پێشمەرگە هەموو کات لە کایەکانە ڕۆڵ و کاریگەری هەبووە. بەڵێ ئێستا ئەگەر باسێک لە سەردەمی ڕاپەڕین بکەین لە ڕاپەڕینی ساڵی 1990 هەڵبەت کە یەکێتی ئەندازیاری ڕاپەڕینەکە بوو کە ژنان توانیان بەشداریکردن یاخۆ ڕۆڵیان هەبوو بەڵام ڕۆڵەکەیان چۆن بوو تا چەند ڕۆڵێکی باشیان بینی لە هاوکاریکردنی برا پێشمەرگەکانیانە لە سەرکەوتنی ڕاپەڕینەکەدا. بەڵێ لە کاتی ڕاپەڕینەکە دیارە سەرەتا بە شانەنهێنیەکان دەستی پێکرد ژنانیش کەم نەبوون لەو کاتەیە چ وەکو ڕێخستن چ وەکو ئەوەی کە پێشتر مەسەلەن بە حکمی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە منطقەی ڕزگارکراوی با بڵین کوردستانی باشوورە نەمابوو چوو بوونە ئێران بەڵام زۆربەی ژنان بە هاتبوون و ناوشارەکان کەم نەبوون ئەو ژنانەی چێ لە ڕابردوودا چ کەسوکاری پێشمەرگە بوون چ ڕێخستن بوون چ ئەوانە بوون کە پێشتر بەهۆی بیر و باوەڕی سیاسی زیندانی کرابوون بەشداریشانە چەکدارەکان بەشداریان لە ڕاپەڕینەکانە دۆر و کاریگەریان هەبوو و با یەکشتمان بیر ناچێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەردەمی شاخە ئێشتا لە ئێران بوو لە ساقس بوو کە باوەڕی بە خەباتی ژنان هەبوو باوەڕی بە یەکسانی جەندەری هەبوو باوەڕی بەوە هەبوو کە ژن ئەبێ خۆی داوای مافەکانی خۆشی بکە بۆ یەکێتی ژنان هەر لەو سەردەمەیە لە ساقس دامەزرا لە دەرەوەی کوردستانی خۆمان دامەزرا کە کاتێک ئاوارە بوو پەناهەندە بوو لە وڵاتەکەی خۆمانە باوەڕی بەوە هەبوو کە ژنیش پێویستە ڕێچکەی خەباتی خۆی بگرێ باوەڕی بەوە بوو کە ژن لەسەر پێی خۆی بوەستێ ئەوانش تێڕوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ژنان ئەگەڕێتەوە بۆ ئەو کات. بەڵێ بەتەکید لە سەرەتاوە بەتایبەت ئەومان لەبیر ناچێ لە سەرەتای دروستبوونی شۆڕشەوە چ لە شاخ چ لە دوای ڕاپەڕین ئەبێ ڕۆڵی ڕەوانشاد هەواڵی مەمجال کە هەموو کات پشتیوانی یەکەم بۆ لە مەسەلەی ژنانە هەموو کات ئێمە ینی بەڕاستی خۆمان بە قەرزاری هەواڵ مەمجال ئەزانین کە تاکە پشتیوان بووە لەو سەردەمەیە کە پشتیوانی لێکردوین و ئێستش بۆیە هەموو کات هەر لەسەر ڕێچکە و بەرنامەکەی ئەوە لە دوای ڕاپەڕین و لە دوای تەشکیلەی حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێتە حیزبێکی باڵادەست بەڵام ڕۆڵی ژنان لەو کاتەدا چی بوو لە بەشداری پێکردنی یاخود لە بەشداریکردنی لە سەر ئاستی حیزب و لە سەر ئاستی حکومی. بەڵێ ئەگەر ئێمە سەیری کۆنگرەکان بکەین چ لە پێش ڕاپەڕین و چ لە دوای ڕاپەڕینیش ئەمە وەکو مەسەلەی حیزباتی دیارە لە ناو ئۆرگانەکانی ڕێخستنە هەموو کاتژنان بەشداریان کردووە ڕەنگە لە مەسەلەن کۆنگرەی دوو سێ و ئەوانەیە ژنان نەیانتوانی بێت گەنە ئاسی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئەوانە بەڵام بۆ داهاتوو وردە ژنانی بەتوانە هاتوونەتە پێشەوانێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش خۆی باوەڕی بەوە هەبووە بە تایبەت لەم کۆنگرەی سێ و چوارە کە ئێمە حیزبێکی سۆشیال دموکراتین باوەڕمان بە یەکسانی ژن و پیاوە هەیە و لە بەرنامەکەیە لە پەیڕۆ پرۆگرامەکە ڕنگدانەوەی هەیە لەبەرەوە یعنی هەلو مەرجێکی باش ڕێگە خۆشکراوە بۆ ژنانی بەتوانە هاتوونەتە پێشەوانێ و کایەی حکومڕانیشە ئەگەر ئێمە سیر بکەین لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە وابزانم خۆشببختانە یەکەم وەزیر کە بەشداری کرد لە حکوومەتێکی هەرێمی کوردستانە ژن بوو سکرتێرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان خات و کافیە بوو ینی کە وەزیری شارەوانی گرتە دەست ینی ئەمە باوەڕی تەواوی ئەم حیزبەیە بە مەسلەی ژن بە مەسلەی یەکسانی بە مەسلەی
ئاشتی و دادپەروەری کۆمەڵایەتی کە ئەمە بەڕاستی ئەمە جێ خۆشحاڵیە چ بۆ یەکێتی و چ بۆ جەماوەڕەکەشمان. باشە خاتو بەدرێ ئەگەر بە شێکی گشتی باز لە پێگەی ژنان بکەین کاتێک کە سەیری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەکەین ژنانێکی زۆر دەبینی لە بوارەکەدا بەڵام کاتێک کە ور دەبیتەوە بۆ کایی سیاسی ڕەنگە پاشەکشەیەک ببینیت هۆکاری ئەم پاشەکشەیە بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکە زۆرە ئێمە بوونی بربەستەکانە هۆکار هەیە ینی هۆکارەکە بۆ نمونەیە ئێمە ئەگەر سیرکەین لەم دیدارەیە مثلەن خۆشبەختانە یعنی ژنانێک کە لە ناو حیزب بوون ژنانێک کە لە دەرەوەی حیزب بوون هاتوین ینی هەمومان کۆبووینەتەوانێت دیارە ئێمە ئەم دیداریەکێتی خستنە ڕووی ڕەخنەکان بوو خستنە ڕووی بربەستەکان بوو کێشەکان بوو دوای چارەسەرەکان و دوای راپۆرتەکانی لێ گەڵاڵە بوو ئەگەر ئێمە بگەڕین بۆ ئەو هۆکارانی کە ئایا لە ساڵانی پێشوە فعلەن ڕاستە من خۆم لە چ لە بواری خەباتی ژنانە کارم کردووە چ لە ڕێخستنەکانە کارم کردووە ژنانێکی زیاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کایەکە بینران هاتنە پێشەوە ژنانی بەتوانە بوون بەڕاستی بەڵام ئێمە ئەگەر سیرکەین کۆمەڵێ هەلومەرج هەیە ئێمە بابی گەڕینەوە بۆ ئەوەی ئایا لە کوردستانە هەموو شتەکان ئاسایی بۆ ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ شێوازی حکومڕانی بۆ سیستەمە سیاسیەکەمان بۆ مثلەن سیرەکەین لە زۆر شە ئێمە پاشەکشەمان کردووە. ینی سەردەمی زێڕینی حکومڕانی کوردستان ساڵانێک بوو بەداخەواڵێم کە هەواڵ مامچلا لە ژیانە بوو هەمومان زانیمان دوای ئەو نەهامەتیانەی بەسەر گەلەکەمان هاو بەسەر لە فەراغی ڕەوانشاد هەواڵمام جەلالە کە لە کایی ئابووری لە کایی سیاسی دروست بوو بە دڵنیایی هۆکارێکیش بوو بۆ پاشەکشەی ژنان چونکە یەکەم ئەو پشتیوانە گەورەیە نەما بۆ ژنان ئەمە واقعەکە بوو دوو هەمیان سیرەکەی لە ڕووی اقتصادیەوانێ مثلەن مەسەلەی دامەزراندن و مەسەلەی کێشەی ئابووری بەڕاستیم بۆ خۆم بە حکمی ئەزمموی کارکردن لە ناودادگاکانیش ئیشم کردووە مەسەلەی کێشەی خێزانی مەسەلەی جیابوونەوە مەسەلەی ینی زۆر هۆکار هەبووە بۆی کە ژنان پاشەکشە بکەن. لە دیداری یەکێتیدا پێشنیارەکانی ئێوە یاخۆ پێشنیارەکانی ژنان و ڕەخنە و داواکاریەکانی ئێوە چی بوو؟ داوای چیتان کرد؟ ئێمە داواکاریەکەمانەوە گوتم ئێمە لە ڕەخنەکانەوە دەستمان پێ کردووە لە خستنەڕووی کەم و کورتیەکانەوە دەستمان پێ کردووە پاشان لە دیاریکردنی کێشەکان و پاشان لە چارەسەرەکان و گەڵاڵەکردنی راپۆرتەکان خۆشبەختانە کە من ئەمە بەستەنها لە دیداری سلێمانی بینیم بە دەر ئێمە لە لیژنەکان وەرکشۆپیشمان کرد لەسەر ئاستی بابلین حکوومەت لەسەر ئاستی بزنس و بازرگانی لەسەر ئاستی هاتنە پێشەوەی ژنان ینی بەڕاستی کۆمەڵی راپۆرتی باش ئامادەکراوە. داواکاریەکانی ئێوە بۆ ئەوە بوو کە بەشداریتان پێ بکرێ یان بەشداری بکەن بۆ واتایی کە ئەڵبەت دوشتی جیاوازە بۆ واتایی کە ویستوتانە بربەستەکانتان بۆ لابن یا خۆتان هەوڵ بدەن کە بربەستەکان لابن. ئەمە دوولایەنەیە یەکەم ژنان ئەبێ جارێ پێش ئەوەی کە ڕاستە بربەستەکان هەیە بەڵام ژنان ئەبێ خۆمان بە ئیرادە بین خۆمان بربەستەکان تێپەڕێنین باوەڕمان بەوە هەبێ ئێمەش کەممان نەکردووە لە خەباتی سیاسی لە خەباتی کوردایەتی لە قوربانیدان ئێمەی ژنان ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو ینی دوو جار قوربانی بووین جارێک قوربانی سیستەمەکە بووین سیستەمی حکومڕانی لە سەردەمی ڕژێم و لە دوای ڕاپەڕێنیش و سەردەمی دابوونەریتە کۆمەڵایەتیەکان و جارێکی تریش مەسەلەن ئەگەر سیرکەین بەهۆی ئەو شەڕ و ناخۆشی و نەهامەتیانی بەسەر کورت هاتووە ژنان جارێکتر بوون تۆ قوربانی ئەوەی کە مەسەلەن ماڵی گۆران ئەبێ ئەوەی کە جەرگی ئەسووتێ ئەوەی کە سەرگەردانە بێت دڵنیا بە ژنانە ڕاستە براو کەس و کارەکانیان شەهید دەبێ و لە شەڕەکانە بەڵام ئێمە ئەبێ خۆشمان باوەڕمان بەوە هەبێ کە بە کەفاءەت و بە توانای خۆمان هەوڵ بین بە ئامانجەکانمان بگەین سات نەبینەوە لە خەباتکردن و بربەستەکان وامان لێ نەکا پاشەکشە بکەین و من لێرەشەوە ئەتوانم وەکو ئەندامێکی مەکتەبی ڕێخستن ئەو پەیامە بگەێنم کە خۆشبەختانە چ لە لیژنەکانە هەواڵی بەڕێزکا قوبات کە سەرۆکی دیدار بوو بەڵێنی تەواوی پێداوین کە پشتیوانی ژنان بێ کە پشتیوانی مەسەلی جەندەری بێ کە ئەمە بەڕاستی ینی
دەستکەوتێکی گەورەیە بۆ ئێستای ژنان چ لە سەرئاستی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە سەرئاستی کوردستان و هەواڵی بەڕێز سەرۆکات پاڤێڵ لە سەردانی بۆ مەکتەبی ڕێخستن یەکێ لەو خاڵانی کە زۆر تەکیدی لێ کردوێتەوانێکە هێنانە پێشەوە و هاندانی و با بڵین پشتیوانی و هاوکاریکردنی ژنان و گەنجانە کە ئێمە بەداخەوە ئەڵێم تەنها ژنانمان لە پاشە کشەیان نییە کە ئەڵێن گەنجان ینی هەردوو لایەنەکە ئەگرێتەوە چ گەنجانمان لە کوڕانیشمان و لە کچانیشمان لەبەرەوە ئێمە بەرنامەمان هەیە بۆ هاتنە پێشەوەی ژنان گەنجان بۆ ڕێزەکانی کاتمان کەماوە خاڵێکی تر کە پێم خۆشە قسەی لەسەر بکەین ئەویش سیستەمی کۆتای ئەڵبەتە حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵدا 25 کۆتای هەیە بۆ ژنان ئێوە لە داواکاریەکانتانە یاخود لەو لیژنەیەدا کە لە ژنەی ژنان داواکاریتان چی بووە لەو ڕۆ ئایا ویستوتانەکە سیستەمی کۆتا ڕێژەکەی زیاد بکرێ بەرز بکرێتەوە یاخود ئێوە لەگەڵ ئەوەدان کە بە تەواوی لا ببرێت بەڵکو ژنان بە هەوڵ و توانە و مادووبوونی خۆیان هەنگاو بێن بەرەو پێشەوە خۆی ئەگەیمە بینە سەر کۆتا بۆ کاتێکە کە تۆ نەتوانی نسبەیەک لە ژنان بینیتە پێشەوە ئەگەر ژنان بە توانای خۆیان بە لێهاتووی خۆیان بەبێ کۆتا بێنە پێشەوە ئێمە پێویستمان بە کۆتانیە بەڵام وەکو جەنابەت باس کرد بربەستەکان زۆرە بۆ هاتنە پێشەوە ژنان ئەمە لە کاتێکە ئەم کۆتایە کاری پێ ئەکرێ ئەگەر ژنان نەتوانن وەکو پێویست بێنە پێشەوانێ بەڵام ئێمە لە لیژنەکانە چ لە کاری حیزبیشە ئەنی بەڕاستیم بۆ خۆمێکێ لە لیژنەکانی ڕێخستنەوەی حیزب ئەوە بەرنامەم بووە کە ئێستسنا بکەین بۆ ژنان و گەنجان بۆ ئەوەی بتوانین ئەو بربەستانە تێپەڕێنین بۆ ئەم قۆناغی ئێستا پێویست بە کۆتا هەیە نیە بە بڕوای من ئەگەر ژنان بخواان بێنە پێشەوە پێویستمان پێنێ چکە ئەگەر سێری هەڵبژاردنەکان بکەین ئەوەی کە زۆرترین ئەچێ بۆ دەنگدان و بەشداری لە پرۆسەی دەنگدان و یەکلاکردنەوەی مەسەلەکاناکە ژنانە بۆیە کۆتا بە زەرور ئەزانین بۆ کاتێک کە نەتوانرا ڕێژەیەکی ژنان بێتە پێشەوانێ و لە لیژنەکانشا ئێمە لە 25ەکە تاکیدمان لێ کردوێتەوە کە هەر هەبێ بەڵام لە کاتێکە کە ژنان نەیانتوانی بە توانای خۆیانیان بە نەتوان ئەو بربەست و لەم پەڕانە تێپەڕێنن جێبەجێ بکرێ و زۆر پێشنیار و شتی تریش هاتوتە پێشەوە لە مەسلەی وشارکردنەوەی ژنان لە مەسلەی کردنەوەی خولوین بۆ مادوومان کردی بە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ جەنابتان و بۆ تەواوی ژنان و خانمانی تر زۆر سپاس بۆ بەدریە عەبدولکەریم کە بەڕێزیانەدای مەکتەب لە مەکتەبی ڕێخستن زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە مەشەی پرۆگرام بەڵێ خۆشەویستان تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەمیشە لەش ساغ و تەندروست باش بن ئاسوودە بن خواتان لەگەڵ